ئەوەیە کە مەسئولیەت و التزامات يعني هەر داوای حقوق نەکەی وەک هەز بکەی التزامات و مەسئولیاتش لەسەرە لە یەکە ئیداریەکانی خوارەوە. من تەسەوڕ دەکەم ئێمە قۆناغی زۆر سەختمان تێپەڕان و لەوانەیە قۆناغی سەختیش تێپەڕێنین لە داهاتوو، بەڵام ئەوەی کە گرنگە وێڕای هەموو ئەو ڕەشە بایانەی هەڵیان کرد ئەم هەرێمە مایەوە، بۆیە ئێمە فرسەت و دەرفەت و چانسی باشمان لە پێشە لە قۆناغی داهاتوو. من یەکێکم لەوانەی بۆ قۆناغی داهاتوو گەشببینم، ڕەشبین نیم، بەڵام پێویستمان بەوەیە ئەگەر بێت و زوو خۆمان کۆنەکەینەوە لەوانەیە بەم پەرتەوازەیە فعلەن تەحەدیاتمان لەسەرە، بەڵام دەرفەتیشمان زۆرە، خاڵی مشتەرەکیشمان ئێجگار زۆرە و من خۆ بگەشببینم ئینشاءڵڵا ئایندەیەکی نزیک تەفاهمات و لێکتێگەیشتنێکی زۆر دەبینین و ئەم حکوومەتەش پێک دێ، بەڵام پێویستمان بە مەسئولیەتێکی تەزامونی هەیە هەموو ئەو لایەنانەی بەشدارن لە حکوومەت مەسئولیەت بگرنە ئەستۆی خۆیان، بەڵام لە هەمان کاتدا حەقی خۆیانە خاوەن دەستکەوت بن و ئەوانەشی لە حکوومەت نین بە مەسئولیەتی نیشتیمانی خۆیان هەڵبستن لە چوارچێوەی ئۆپۆزیسیۆنێکی کارە، بەڵام بە ڕێزگرتن لە مەساڵحی عولیای باڵای ئەم وڵاتە کە لە هەموو دنیا دەبێ ئەمە ڕەچاو بکرێ، واتە هەم سوڵتەی سیاسی کە حکوومەت پێک دێنێ دەبێ تێڕوانینێکی نوێی هەبێ بۆ ئۆپۆزیسیۆن، هەم ئۆپۆزیسیۆنی سیاسیش دەبێت تێڕوانینێکی نوێی هەبێ بۆ سوڵتا، هەروەکو چۆن باسم کرد دەبێت تەنزیمی علاقەیەکی نوێ لە بینی حکوومەت و حزبی سیاسی بکەین، دەبێت تەنزیمی علاقەیەکی نوێی سەردەمیانەش لە بینی ئۆپۆزیسیۆنی سیاسی و دەسەڵاتی سیاسی بکەین کە حکومڕانە لە وڵاتە بۆ ئەوەی بتوانین وەکو ئەوەی کە دەگوترێت تەواوکەری یەکتر بن. و من سوپاسانەکەم جارێکی تر خەریک پێم بڵێ گوتم با پێم نەڵێ سوپاس. بەڕێز کاک مەسعود عەبدولقادر سەرۆکی دەستگای ستاندەرد ڕاستی هەستاوە بە ئەرکێکی یەکجار زۆر قورس بۆی کارنامەیەک ئامادە بکات بە کارنامەی حکوومەتی بەهێز. ڕێزیان با بفەرمێن. بەناوی خوای گەورە و میهرەبان، کارنامەکە ناوەندی توێژینەوەی ستاندەر دروستی کردیە. ئەم هەر تێبینیەک وەکو هەردووچیان تێبینیان هەبوو لەسەر عینوانەکە ڕاستە. ئەم بەڕێی من حیزبی سیاسی لە کوردستان کە هەموو لایەکمان بۆ حیزبانەوە ماندوو بووینە، یعنی ئێستا تااقەتی ئەوەی نمایە خزمەت بکە، بەڕاستی دەبی خزمەتی بکەیت، کە حیزبەکان زۆربەی حیزبی سەدەی بیستن نیزانی ئیسلامیین، ئەو جۆرە حیزبە کە بودجەکی زۆری بێ و هێزەکی زۆری بێ و ئاسایشی خۆی هەبی و زیندانی هەبی، ئەوجە ببینێ ئەرچی زۆر قورسە، پێم وانییە بتانی خزمەت بکە، دەبی خزمەتی بکەین و هەتاکەینێ ئەمە لەو کارنامەیە دەمانوێت چیتر خزمەت بە نەخۆش و پەککەوتە نەکرێت کە ناوی حکوومەتێکی بەهێزە یارمەتی ئەو حکوومەتە بەهێزە بدەین. ئەیش مادەم مودەکە کورتە لەسەر سێ ئاست، دەبی بزانین حکوومەتێک چکە حکوومەت لە دنیا ئەرچی زۆرە، بەڵام دوو ئەرچی ئەساسی هەیە، یەکیان ئاسۆیە ئەوی ئیدارەی ڕۆژانەی ئیشەکان دەکە، یەکیان ستاندەرە دەبی بەرپای شارستانی بکە، شارستانی باتە پێش لە تەعلیم و لە سەنعات و لە تەکنۆلۆژیا ریاضە و وەرزش هەمووی ئەوان وازم ئەوانە لە کوردستان وازح دیارە لە چ بار و دۆخێکدانا. حکوومەتی هەرێم ئەرچێکی سەرباری تریشی هەیە، ئەرچی ئەوەیە کە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیدایە، یعنی دەبی ئەویش جێبەجێ کاتە ئەرچی زۆر قورسە، دەبی زۆر وردبی، دەبی خەڵکی زۆر یعنی شایستە لە شوێنە شایستەکان بی. ئەو 27 ساڵی بەوازحی پێمان دەرێ ئەو حکوومەتە زۆر بێکەفاعەت بوو، ئەوجا خەتای خۆیتی خەتای شەخسەکان خەتای سیستەمەکەی نازین وەکو برێ زەمان وەستابی لەو 27 ساڵی زۆربەی وڵاتانی ئێستا وڵاتانی ئەفریقا بە پێشکەوت، بە پێشکەوت، ئێران بە پێشکەوت، یعنی جیهان بە پێشکەوت، ئێمە ڕاوەستین خەریکە